خۆی بەداخەوە ئەم مماتەڵەکردنە ئەتوانم بڵێم ینی تۆمار و ڕۆژێکی ڕەشی دادگایە، چونکە هیچ پاساوێک نییە بۆ دواخستنی دادگاکان و ئەم بڕیارە لە پشتی دادگاکانەوەیە، مەبەستێکی لە پشتەوە ئەویش کاندنی ئیرادەی کەسوکاری ڕاگیراوەکان و سارکردنەوەی ئەوان و ماندووکردنیانە و بەداخەوە ئەم دەسەڵاتە کەڕووکاسە نە بە یاسا مامەڵاکە، نە بە پێوەرەکانی مافی مرۆڤ، نە ویژدانی کوردانش کە گوێ لە ئاهوناڵی ئەم کەسوکاریان ناگرێ و تەنانەت ڕێگەی بینینیشیان نادا. ئێمە پێمان وایە ئامانجی ئەم دواخستنە ئەوەیە کە ئەوان ئیحراجن، چکە ئەم ڕاگیرا و سزادراوانە هیچ بەڵگەیەک نییە بۆ ئەوەی کە ئیدانیان کە و ئەوان قەرارێکیان داوە کە مسبەق پێش قەراری دادگا کەوتون کە ئەمانە تاوانبارن. دادگاش هیچ بەڵگەیەکی لەبەردەستانیە. هەموو ئەو جەلەساتانەی کە ئێمە زیاد لە 6 جەلسە گوێبیستی وتەی تۆمەتبارەکان و شایەتەکان بووین، هیچ بەڵگەیەک لەسەر ئەوان نییە. بۆیە ئەم مماتەڵەکردن و دواخستنە هەیە بۆی ئیرادەیان بشتێ، بۆ ئەوەی تەنەزول بکەن، بۆ ئەوەی کۆڵ بدەن کە تاوەکو ئێستا ئەوان و کەسوکارەکەشیان خۆڕاگرانە لە بەردەم ئەم ستەمەیە وەستاون. بۆیە بێ بە هەموو لایەکمان ئەم ستەمە ڕەتکەینەوە و ئەم بڕیارە و دواخستنانە شەرمەزارکەین، چونکە پێچەوانەی هەموو پرینسیپەکانی مافی مرۆڤ و یاسا بەرکارەکانی هەرێم و دەستوری عێراقیشە. من هاونیشتیمانیانی بەڕێز خەڵکی کوردستان بەداخەوە ئێمە تەسەڵورمان وا بوو ئەم پرسە بێتە پرسی سەرجەم حزبە سیاسیەکان تەنیا ڕۆژی یەکەم کە قەزیەکە گەورە بوو قسەیان لەسەر کرد، دوای ئەوە هەمووان بێدەنگیان لێ کرد. ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و جەماوەری کوردستان، مامۆستا بەدەلبەرواری، من و ڕەفیقەکانم شاهێدیە دەین و ئەمڕۆ من وردەکاری چیرۆکەشێ نووسمەوە، بچووکترین دیکۆمنتیان لەسەر نییە کەسی خوڕیەکیان کردبێ، هێزی چەکداریان کردبێ، بچووکترین. تەنانەت 4 شاهیدیان هێنایە ناو دادگا بۆ ئەوەی شاهیدی بدەن کە ئەمانە تۆمەتبارن، هەر چواریان دەستیان ناوە قورعانە، وتیان هیچیان لەسەر نییە و هیچ شایەتێکیشمان لەسەر نییە. ئەم پرۆسەیە هیچ معقول نییە زیاتر لە ساڵێک خەڵک لە زیندانی ئاساییشا بێ بەبێ ئەوەی هیچ بەڵگەیەکی لەسەر بێ بەم شێوە بهێنرێ و ببرێ. ئەمە خۆی لە خۆیدا من دڵنیام دادوەر ناتوانێت حکمی ئەمانە بدا، لەبەر ئەوەی بچووکترین بەڵگە، بچووکترین شاهید، مسجێ، دیکۆمنتێ هیچیان لەسەر نییە کە ناکرێ جەلسەکە دواخەن. ئەمە خۆی لە خۆیان سزادانە. تۆ ساڵێک لە زیندانی ئاساییشا بی، مواجهت نەبێ، کەس بۆی نەبێ سەردانیکە، سزادانە. ئەمەی لە کوردستانە هەیە لووتکەی نادادی پێڵێن، ئەوەی زەوی تاڵانەکە، ئەوەی قاچاخیەکە، ئەوەی بازرگانی بە مادەی هۆشبەرەوەکە، ئەوەی سەدان ملیۆن دۆلاری ئەم وڵاتەی دزیوە، قەرار لەسەر ئەوانەیەدا کە هیچیان نەکردووە. ئەوان بە ئارەزوو خۆیان ئەسوڕێنەوە، ئەوانەشی کە هیچیان نەکردووە لەسەر داوای مافی خۆیان بەم شێوەیە لە زیندانە گیرەکرێن. بۆیە هیوادارین ڕای گشتی لەسەر ئەمە بێتە جواب. ئەگەر تاوان بارێن با دانیشتن بەکراوە بێت، با ئێمە ڕاستە لەوێن، با خەڵکی تریش ببینێ، با بە ڤیدۆ ببینێ، بزان بچووکترین بەڵگەیان لەسەرە حکم درێن. ئەگەر هیچیان لەسەر نییە، مامۆستا بەدەل جاران جسمی گەورە بوو، ئەوەی کە من بینیم نزیکەی 50 کیلۆکە کەمی کردبوو جسمی، ئەمە لە خۆڕانیە وەک زیندانیەکانی تریش. بۆیە یعنی داواکاری ئێمە ئەوەیە ئەنجومەنی دادوەری لە زووترین کاتە کوێن پرۆسەت تەواو بکە. یعنی ئەوە نزیکەی ئێستا 65 کەسی تر ساڵێ زیاتر گیراون و مەسیریان دیار نییە. تۆ 2 ساڵ بوویان و ببێن لە سژنی ئاسایش، دوای 2 ساڵ وا دادگاوتی تۆ بێتاوانی، باشە من 2 ساڵە لە سژنام. بۆیە هیوادارین ڕایگشتی لەسەر ئەمە دروست بێتەوە جارێکی. بەناوی خۆی بەخشندە میهرەبان، من ئەمەوێ ئەو ڕاستیە بڵێم کە بەڕاستی باتڵی ئەم کەیسە لەوەیە کە لە هیچ شوێنێکی دنیا نەبووە ئەو کەسەی خۆی سکاڵاکارە کەسەکە بگرێ و لێکۆڵینەوەشی لەگەڵا بکە.